خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان بێکەوە پێشکەشەکەین. وەک ئەڵێن لە هەر شوێک ساڕوخێک بتەقێ لە هەرێمی کوردستان تەپ و تۆزەکەی دەبیدرێ. هەرچەندە لایەنە مرۆڤ دۆستیەکەی حەقی خۆیەتی کە گرنگی تەواوی پێ بدرێ و وەک ئەوەی کورد کە گەلێکی مرۆڤ دۆستین دەکرێ لە هەر شوێ زوڵم و ستەم هەبێ دژی بوەستینەوە لەبەرەوەی ئێمە لە مێژوودا زۆر زوڵم و ستەممان بەرامبەر کراوە، بەڵام نەگاتە ئەوەی کە لایەنداریەکەوامان لێ بکات کە ڕاستیەکان نەبینین. ئەمە قسەی بەشێک لە چاودێرانی سیاسیە. شەڕی ئیسرائیل و حەماس کە ماڵوێرانیی زۆری لێکەوتۆتەوە و سەدان کەس گیانیان لەدەستداوە کە بەشێکی زۆریان منداڵ، بەڵام ئەوەی کە جێگەی تێڕامانە خەریکە دوو بەرە دروستە بێ لە هەرێمی کوردستان بەرەیەک دژ و بەرەیەک لەگەڵ ئەوەی کە خەریکە خەمەکانی خۆمان وەک ئەوترێ لەبیرە چێتەوە لە کاتێکدا ئێمە ئێستش ڕۆژانە بردومانە کرێن و لە هەر کوێشی پارچەیەکی نیشتیمان بریندارەکرێن، بەڵام هێندەی هاوسۆزی هەندێک کەس بۆ فەڵەستین هەیە یاخود بۆ غەزە هەیە بۆ ناوچەکانی تر نییە. ئێمە چۆن بتوانین لایەنە مرۆڤ دۆستەکەی خۆمان لەدەست نەدەین و هاوسۆزی وامان لێ نەکات بابەتەکە ببینە شەڕێکی مەزهەبی و تایەفی بەڵکو وەکو شەڕێکی سیاسی سەیریکەین و لەگەڵ دژی زوڵم و ستەمیش بین. ئەم شەو لەگەڵ دکتۆر یونس ڕاوی نووسەر و توێژەر گفتوگۆ دەکەین بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێبێ، ئەم کاتت باش. هەڵبەتە بەڕێزت هەمیشە لەگەڵ مامۆستا زاناجیان من شەرەفمەندم، خۆشحاڵم لە خزمەتی ئێوە. خزمەت لە ئێمەوە قوربانجان، ئێمە هەرواتر لوتفدنەوان. بەڕێز دکتۆر من ئەمەوێ پرسیارەوە بکەم، ینی هەمیشە تۆ لە گۆشەنیگای جیاوازەوە سەیری بابەتەکەکەی دەستپێکی ئەم شەڕە بۆچی ئەجێڕیتەوە پێت وایە بەرەی حەق و ناحەق هەیە لەم بابەتەیە بابەتەکە 2000 پەیوەندی بە مەسەلەی ئیسلام و دژە ئیسلامەوە هەیە یاخود بابەتێکی سەرف سیاسیە؟ ئەمە جارێ زوڵم و ستەمەکە بەلایەکی تر دوایی گفتوگۆی لەسەرەکەی. طبعا پێش هەموو شتێ من متعاتفم لەگەڵ ئەو خەڵکە بێگوناحەکە ئەکوژرێ لە مناڵ و ژن و پیر و ئینسانەیە باشە، بەڵام ئەمە شەڕێکی سیاسیە و دەستێکی ئیقلیمی گەورەی لە پشتایە. حەماس منەظەمەیەکی ئیرهابیە، حەماس خەڵک بە کوشتەیە، حەماس ساڕوخێک بە ئیسرائیلەوە ئەنێ ئیسرائیل شارێکت بۆ تەختەکە. ئەمە هاوکێشەکە زۆر گەورەترە لەوەی کە خەڵکی ئێمە تێگەێنراوە. هاوکێشەکە باس لەوە دەکا کە ئەمریکا چۆن ئێوێ بێتەوە ناوچەکە، چۆن ئێوێ بێ هێڵی ئەمەی پێڵێن خەڵی حەریری، ئەمەی سین ئێوێ دروستی بکە، چۆن ئێوێ بێ ئەو خەتە ببڕێ. ئەمریکا ئێوێ بێتن دژی شەڕی برێکست بۆ بکە، ئەمەی کە لە بەرازیل و جنوبی ئەفریقیا و رووسیا و سین لەگەڵ هیند ئەو دراوەیان دروست کردووە بۆی خەلیج و ئەو دەوروبەرە نەچێتە ناوی. هیچ عیلاقەیەکی لە دین نییە. ئەسڵەن دین وەکو هینێک وەکو هینێکی واجهەیەک هێناوەتە پێش ئەجینا، هیچ عیلاقەی لە دین نییە و بەداخەوەش لە وڵاتی خۆمان دائیمەن خوێندنەوەی ڕووکەشی بۆ شتەکانەکرێ و حیزبە ئیسلامیەکانیش بە دەرەجەیەک دەستیان لەمە هەیە کە خەڵک بەلاڕێیابن. ئەجینا هیچ عیلاقەی لە دین نییە و ئەم شەڕە شەڕی جوو ئیسلام نییە، ئەمە شەڕی عەرەب و یەهودە کە یەهود ئەڵێ 6,000 ساڵە ئەمە وڵاتی منە، نیشتیمانی منە و قورئانەکەی تۆش تەوراتەکەی منیش وعدی داوەتەوە بێمەوە ئێرە. هەمووی ئەمەنەیە. یعنی بابەتەکە پەیوەندی بە مەسەلەی سیاسی و مەسەلەی ئەوەی کە وەکو چۆن ئەڵێن لە یاری شەترەنجا هەیە من ئەوە ئەدەم بە تۆ ئەوە بدە بە من و گۆڕانکاری لە ناوچەکە و ئێمە زۆر شرۆڤەکارمان هێناوە لە بەرنامەکان لەماوەی ڕابردوو لە سەرەتای دەستپێکی ئەو جەنگە
یان ئەبدەیتی ئەو جەنگە زۆر جار ئەو شرۆفەکە ئاوهایە شرۆفەکە ئەوە نییە کە بڵێم یەهود و عەرەبە چونکە عەرەبیش بەشێکی زۆری تا ئێستا بێت دەنگە نا ئەزانی چۆنە نۆم چۆمسکی بیرمەندێکی گەورەی ئەمریکیە جەنابیش دەیناسی دڵنیام نۆم چۆمسکی هەمیشە ئەڵێ سیاسەتی ئەمریکا سیاسەتی ثۆر الهائیجە ثۆر الهائیج ئەم گایەی ئیسپانیە کە هینێکی سوور ببینێ بۆی ڕاکە و ملی لێ ئەنێ ئەزانی ئێمە کاتی خۆی مەسەلەن لە بیستەکانە کە فەڕەنسا کە بەریتانیا دەهات ئەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی داگیرە کرد پردی بۆ دروستە کردی مەکتەبی بۆ دروست ئەکردی باشە یعنی بنیادی بۆ دەنای بەڵام ئەمریکانە ئەم ئەمریکا ئیشی ئەوەیە فقط تێکەیە و ئەمەش شتێکی دیکەت پێ بڵێ مامۆستا زاناجیان ئەمە بیدایەتی نهایەتی ئەمریکایە لە ناوچەکەیە بزات چۆن یعنی چۆن بە چ دەلیلێک بەڕێز ئەمە بیدایەتی وجودی ئەمریکیە لە منطقەکەیە ئێستا لە هەواڵەکانی ئێوە خوێنمەوە لە مانشێتەکە کە داواەکە هەم سەفارەتی ئەمریکا لە بەغا هەمیش لە هەولێر بگەڕێنەوە بۆ ئەمریکا یعنی شەڕەکە زۆر گەورەترە لەوەی کە تەسەوڕەک چۆنیە مەسەلەن ئەگەر بەرچاوڕوونیەک بدەی بە بینەرەکانم مەسەلەن ئەوەی تۆ تێگەیشتبی بەڕێز دکتۆر چۆنیە ینی بابەتەکە کە بیدایەتی نهایەتی ئەمریکا بێت لە ناوچەکە ئەزانی چۆنە ئێمە سێراعێکی زۆر گەورەمان هەیە لە وجود کە لە مابینی سیاسەتەکانی سین و رووسیا و وەکو پێم وتی هند لەلایەکەوە ئەمریکا لەلایەکی دیکەیەوە باشە سێراعێکە لەسە وجودی خۆیان ئیسپاتکردنی وجودی خۆیان ئەم هینەی ئەمەی سین و رووسیا ئەیکەن هینێکی زۆر لەسەر خۆیە و بە پلان ئەیکەن و بە وردی ئەیکەن و تا ئێستش گەیشتونەتە ڕێکەوتن مەسەلەن سین توانی بێ بینی سعودیا و بینی ئێران چاک بکاتەوە ئەمریکا ئەوە ناتوانێت ئەمریکا ئەوێ بە قووەت بیکە بەهێز بیکە بەڵام سەردەمەکە سەردەمی هێز نەماوە ئەوەنەی سەردەمی عەقڵ و منطقە ئەوەنەی سەردەمی ئیشکردنە بە بازرگانی و بە پارە نا سەردەمی هێز نەماوە باش کەواتە ئەوەی کە تەسەوڕێکری شەڕەکە گەورەتر بێ کاک دکتۆر یونس شەڕەکە لە چیا گەورەترە بێ لەکوێ پرشکەکەی ئەچێتە عێراق و هەرێمی کوردستان جا دوای دێنە سەر بابەتەکانی تر مامۆستا زانە گەیشتۆتە هەرێمی کوردستان ئەوە نییە خەڵک بۆتە دووبەرە خەڵک بۆتە دووبەرە دوو ڕئی هەیە هەنێک ئەڵێ ئێمە لەگەڵ فەڵەستینین لەگەڵ نازانم چی قەزیەی هینین کاکە تۆ وەکو ئینسانیەتەکە سیرکە وەکو ئینسانیەتەکە سیرکە دە هەردوولا مرۆڤن و ئەو تەسحیە ئەیدا تکایە چێ ئەیە ئایا کوڕی بەرپرسەکان ئەیەن مناڵی بەرپرسەکان ئەیەن یا ئەو خەڵکە ڕەش و ڕوتێ ئەیە والله من جەرگم ژانەکە ڕۆژانەکە مەیتی ئەو مناڵانە ئەبینم ئەو ژن و پیر و پەککەوتانە ئەبینم لە هەردوولا وەکو یەک باش دکتۆر یونس ینی کاتە بینە سەر و باسی کە لە هەرێمی کوردستان سە دیسان وەکە میشت زەدەلێکەیە هەندێک پێی وایە یاڵا بە کۆمەک کۆکەینەوەمە ڕەنگە دیوە ئینسانیەکەی بێ و حەقی خۆی پێ بدرێ باشە بەڵام دیوێکی تری هەیە ئێمە گەر ڕێگە هەبێ ئەچین و پێویستە ئێمە بچین بۆ ئەوێ شەڕ بکەین و بەرەو ئەوێ بڕۆین و نازانم ینی ئەو قسانە ئەکرێ و مەسەلەن هەندێک گەڵێ دەخێر هەتا لە ناو خۆشیاندا مەسەلەن ڕوتی سەلەفی ئەڵێ ئیسلامیەکان ئەمە بۆ بازرگانی کردن بەکارهێن و ئەوانەڵێ نەخێر ئێمە بە حەقیقی ئەڵێن پێویست بوو جەدەلە ئەکا لە ناو قەومێکی زوڵم لێکراوی وەکو کورد باشە ئەوەلەن ئێمە پرسیارەکەین مامۆستا زاناجیان لە منطقی ئەرستۆتالیس شتێکەیە پرسیار بە پرسیار وەڵام ئەدرێتەوە باشە کۆمەک بۆچی کۆکەیتەوە خۆت نانێ نییە خۆت ئێستا وەزستانی خەڵک نەوتی نییە خۆ موچە نییە خۆ لە هەزار قوتابخانەکان داخراوە زۆربەی قوتابخانەکان کەس هیچ ناکە کۆمەک بۆ کچێ کۆکەیتەوە تکایە دوای کۆمەکی چی تێتەوە هینکەی پاشان ئەمەی ئەڵێن بچین بۆ جەنگ و نازانم چی تکایە بۆ خۆیان ناچن خاصن ئەم مەسئولە سیاسی و هینانە بۆ خۆیان ناچن
کوڕەکانیان لە ئەوروپا و لە کەنەدا ئەخولێنەوە بە کەیفی خۆیان ڕابێرن و باشە شەوانی سووریان هەیە باشە بۆ ئەوان ناچن تکایە ئەگە خەڵکەکەی بە ئەوە نەهین نییە باشە مەبەستت چییە خۆی مشکیلەکەی ئەوام چی بکەن پێ دوایە لێرە بازرگانی پێوە کرێ بۆ ڕاکێشان ئەمان ناڵێن ئەمان مامۆسازانە ئەمان ناڵێن بچین بەرگری بکەین بەڵێ بۆ خۆیان ناچن بۆ مناڵەکان و کەس و کار و مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەکانی خۆیان ناچن شەڕەکە بکەن یعنی بەس نییە ئەوەنە ئەو ڕۆڵەی خەڵکە بەکوشتێن ئەوەنە ئەو ڕۆڵەی خەڵکە خەڵک هەبێ بۆی دکتۆر یونس پێ دوابێ خەڵک هەبێ بڕوا بۆ گوێم لێت نەبوو مامۆسەزانە مەبەستمەوەیە پێت وایە گوێم لێت نەبوو پێت وایە خەڵک هەبێ بەو هاندانەی ئەوان بڕوا مامۆسەزانە خۆتەزانی خەڵکی کورد خەڵکێکی عاتفیە زیاتر بەڵێ بەڵێ ئەیکە بەڵێ خەڵک هەیە ئەیکا و خەڵک هەیە یعنی دوای ئەم شعاراتانە دەکەوێت ئەم مانشێتە هینانە ئەوە مەبەستیان چیە ئەوت پێت وایە بەڕاستی کە کردوشیانە ئەمە دەمێکە ئەزای ئەمە لە نەوەتەکانەوە خەڵکیان بەکوشیاوە خەڵکی خۆمانیان فەوتانووە کردویانە بەڵێ ئەشیکەن ئەوەی کەوترێ کە لە ڕۆژاوی کوردستان ئێستا ڕۆژانە بردومان هەیە تەقینەوە هەیە مەسەلەن حتا چەند ڕۆژی پێشوو لە مەخمور هەبووە کە نزیکە لە هەولێرە ئێمە هاوسۆزی زیاتر یان دژی ئەوانە بین یان مینبەری مزگەوتەکانمان بۆەوە بەکاربێنین کە زوڵممان لێکرێ و دنیا تێبگەێنین و ئەوانە یاخود زیاتر بۆ مەسلەی فەڵەستین نا تکایە کە ئێمە ڕیفراندۆممان کرد باشە ڕیفراندۆم خەمی هەموو خەڵکێک بوو بۆی کیانێکمان هەبێتن ئایا فەڵەستین لەکوێ بوو ئایا تۆ ئەزانی ئێستا لەسەر جادەکانی فەڵەستین ڕسمی سەدام حوسێن هەیە باشە ئێمە کە ئەنفال کراین ئێمە کۆمەڵ کوش کراین ئایا تکایە فەڵەستین و حەماس لەکوێ بوو وەکو هینە ئینسانیەکە نا لەگەڵین یعنی ئینسانە لە ئینسان لە هەر شوێنێ غەدری لێ بکرێت لەگەڵین بەڵام تکایە ئەوان ئەو کاتە لەکوێ بوون بۆ پیشگیری ئێمەیان نەکرد تکایە معجەبی چیان بە سەدام حوسێن هەیە کە ئێستا ڕسمەکانیان لەسەر شەقامە گشتەکانی خۆیان هەڵواستیوە خەڵک بۆ بیر لەوە ناکاتەوە ئەو ڕۆژە بیستم بەرپرسێکی ئیسلامی سیاسی ئەڵێ ئەگەر هەستی نەتەوایەتی دەبێ هەبێ لەگە فەڵەستین بی تکایە ئەو هەستی نەتەوایەتی چی بۆ من هەبووە کە من ناحێ ئینسانیەکە پێم وتم جگەرم ژانەکە کە مناڵێک کەسێک ئەکوژرێ بەڵام ئەو لەکوێ بوو تکایە ئێمە خراینە نوگرە سەلمان ئەوان لەکوێ بوون باش کەواتە ڕێگە ڕاستەکە کامەیە دکتۆر یونس ڕێگە ڕاستەکە ئەمە شەڕێکی نێودەوڵەتیە و ئەمە پلانێکی ئەمریکایە دژی بە چین و بە ڕووسیا شەڕەکە زۆر لەوە گەورەترە کە خەڵکی ئێمە تێیگەیشتووە و ئەم شەڕە ئەڕوا هەتا هیندستانی شەڕوە ئەگەر کەمێک تەفاسیلتر بۆم باسکەی بۆ بینەرەکانمی باسکی دکتۆر ینی ئەوەی کە خوێندنەوەی تۆیە کە لە چیەوە شەڕ ئەمریکا هەڵگرسان لە کاتێکا مەسەن هەندێک لە محەلیلەکان ئەڵێن کە ئەمە دەستی ئێران بوو یان تا ئێرانیش ئەڵێ من نەبووم و ئەم ساڕوخانە لە حەماسەوە ئاراستەی ئیسرائیل کرانیان لە غەزەوە ئاراستەی ئیسرائیل کران ئەم بابەتە چۆن ئەمریکا لە چۆ دەستی تێدا بۆ گەر ینی تەفاسیلتر بۆ بینەرەکانمی تەوزیع بدەیت مامۆسازانە وەکو وتم ئەمە شەڕێکی ئیقلیمیە گەورەترە لەوەی خەڵک تێگاتن و ئەمە وەکو نمایشێک بە خەڵک وتراوە کە ئێران هێتن ئەڵێن کاکە ئێران دەسیتیایە ڕۆژێک ئەمریکا ئەڵێ وڵا ئێران دەسیتیانی ڕۆژێک ئەڵێ تایەتی وەکو پێم وتی حەماس منەظەمەیەکی ئەمریکیە باشە عائیلەی ڕۆچێلد دروستیان کرد و عائیلەی ڕۆچێلد خاوەنی دراوی جیهانین دراوی جیهان لە بەردەستی ئەمانە ئەمان ئەزانن سەرەتای کۆتایی ئەمریکا نزیک بۆتەوە لە منطقەکەیە بۆیە ئەو منطقەیەش زۆر حساسە چونکە هێڵی حەریری ئەبڕێتن کە ئەمەی سین ئەوێ بیباتە ئەوروپا باش
کەواتە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوی ئەو پریشکەی بەرنەکەوێت یان بتوانێت لانی کەم بە زەرەرێکی زۆر نەچێتە ناو دۆخۆیان بە ئارامی لی دەرچێت دەبێت چی بکە ڕێگە ڕاستەکە کامێکە دکتۆر یونس؟ نان بەنسبەت کوردستانە بێ خەڵک بێلایەن بێ خەڵک ببینێ کە هەر کەسێکە کوژرێتن مەزلومە یعنی زەحیەی حربێکی زۆر گەورەترەکە کە خەڵک تەسەوڕیەکە هی ئەوە نییە تۆ خۆت بدەیتە لایەک دوای خۆ دەدەیتە لایەک چیەکەی تکایە تۆ بە هاشتاک پشتیوانی ئیسرائیلەکەی یا فەڵەستینەکەی تۆ بچی ئەیکەی کاکە دوایی خەڵکیش ئەبێ لەوە تێبگا ئێمە لە منتیقەکە شتێکی بچکۆلەین ئێمە گەورە نین ئێمە کاتێک گەورەین کە یەک بین باشە کاتێک گەورەین کە یەک دەنگ بین یەک ڕنگ بین یەک هەڵوێز بین باش کەواتە ئەو هاوسۆزیی کە هەیە بێلایەنی کورد پێویستە خوێندنەوەی وردت بۆ ئەو بابەتە چێ مەسەلەن پەیداکردنی دەنگە لە هەرێمی کوردستان سواربوونی شەپۆلەکەیە یان وەکو ئەڵێ شەڕ لە دەست بە تاڵی باشترە ئەوەیە کامیانە؟ مامۆستا زاناجیان ئیسلامی سیاسی لە کوردستان زۆر لاواز بووە ئەزانی ئەوێ بۆ مزایەدە بە خەڵک بکە ئەوێ سواری شەپۆلەکەش بێ و ئێوێ دەنجیش کۆ بکاتەوە لە بەرەو ئینتیخاباتی لە پێشە هاوەندێ و هیچی تر ئەوەنێ و عەرە بەڵێن نقطە ڕەس السەتر یعنی خاڵ و سەری دێڕەکە باشە دکتۆر یونس یعنی با ئەگەر بێمە تۆزێک تەفاسیل تر مەسەلەن بۆی بۆ کەسێکەوە قەناعەتی پێکراوە مەسەلەن کۆمەڵی گەنجەبینی لە دەربڕینا ڕزایەتەکان لایەنە ئینسانیەکە لە بیرەکەڵێ ئەبێ ئەمە تەواو بکرێ و دژی جوولەکەی و دژی ئەمە بەڕاستی ئەمە ئەم فۆرمەوەرەگرێ ئەو بابەتە ئەو فۆرمەوەرەگرێ کە دژی شەڕی ئیسلام و جوولەکەیە یا شەڕێکی دینیە یان مەذهبیە؟ ئەوەلەن مامۆستا زانە لەسەر چەمچی جوولەکە خۆی وەکو جوێنە ئەمە کاتی خۆی لە دەوڵەتی ئیمبراتۆرێتی عوسمانی دروستیان کرد لەک یعنی پیسی خۆی جووە و ئەمە ئەسڵەن هیچ پەیوەندیەکی بە دینەوە نییە ئەسڵەن منەظەماتی زۆر گەورەی جیهانی هەیە کە جوون دژی بوونی وڵاتی ئیسرائیلن لە بەرەوەی ئەڵێن لە تەلمودی بابلی خواوتویەتی ئێوە لە بەرەوەی گوناحبارە نابێ ئیدی وڵاتان هەبێ ئێوە دەبێ پەرش و بڵاو بن یعنی منەظەماتی زۆر گەورە متەدەیینی عالەمی هەیە هیچ جووە کە دژی بوونی وڵاتی ئیسرائیلیشە و لەگەڵ فڵەستینیەکانیشن پاشان ئەمە عەرەب وا لە خەڵکی تێگەیاندووە بە دەیان ساڵ کە ئەمە تکایەمە شەڕی دینە ئەجینا شەڕی دین نییە ئەمان خاوەنی ئەو ئەرزەن بەڵێ خاوەنی ئەو ئەرزەن سەبی بابلی نەبوخەدنەسەر کردووی بەڵێ نەبوخەدنەسەر ئەمانی برد 6,000 ساڵ بەر لە ئێستا داوای عەرزی خۆیانەکە وتکایە بۆ بێکەوە ناژێتکایە بۆ دەبێت شەڕ بێ هەردووچیان خاوەن حەق نییە هیچ نا ئەزانی چۆنە مامۆستا زانە زەمانەکە زەمەنی ئەوە نەماوە و عەرزی تۆیە عەرزی منە عەرز هینی تەعایوشە بێکەوە بژیت تکایە بۆ بێکەوە ناژی حەماس گەورەترین دوژمنی عەرەبە حەماس گەورەترین دوژمنی موسڵمانانە حەمازیە فیتنەکە دروستەکە چۆن ئەوانەڵێن ئەوان لە ژێر پەردەی ئاینی ئیسلامەکەن و فۆرمێکی ئیسلامیان هەیە و ئەوانەڵێن ئێمە دیفاعی سەرەکی لەوەکەین و وارچی گەلی موسڵمانە متعاتیفە لەگەڵیان بەهۆی ئەو فۆرمەوە یعنی بۆچی چۆن ئەبێ دژی ئیسلام بن کاک درۆکەن سیر کە مامۆستا زاناجان من لە کتێبی ئیلاهیات بە تەفسیلی باسی ئەوەم کردووە کاتی خۆی لە 1970ەکان بەریتانیا هات وهابیەتەکانی دروست کرد دژی دەوڵەتی عوسمانی دوایی لە 20ەکان مخابەڕاتی فەڕەنسی هات ئیخوانی دروست کرد دیسان دژی موسڵمانان حەماسیش ئەمریکا دروستی کردووە دیسان دژی موسڵمانان باش پێت وایە لە ئەگەری ئەو قوربانی زۆرانە لە ئەگەری ئەو هەموو ماڵوێرانی کە هەیە مەسەلەن ئەوەی لە خستەخانەکە درا
لە مستەشفایە کە هەزاران کەسی بێتاوان گیانی لەدەستدا ڕۆڵی سعودیان ڕوڵی وڵاتە عەرەبیەکان چی ئەبێ ئەوان هەر ئەوە بە بێدەنجی ئەمێنەوە یان ئەوان کڕۆکی بابەتەکە ئەزانن نا من دڵنیام یعنی ئەم جارە شەڕی یەکلاکەرەوە ئەبێتن و دڵنیام لەوە کە ئیسرائیل ئیتر شتێک نامێنێ بە ناوی فەڵەستین و ئەمە شەکە و ئەو حوجزێش چێ داویەتی حەماس داویەتی هەڵوێستی دەوروبەری چیە بێ مەسەلەن مصر مەسەلەن سعودیا مەسەلەن قەتار مەسەلەن ئیمارات عادی ئیدانە دەکەین خەمخۆرین لەگەڵتانین نازانم ئازوقەتان بۆ نێرین ئەو هەڵوێستانەیانە بێ چیانە بێ لەوە زیاتر چیان لە دەستێ بەرامبەر ئەمریکا تەنانەت سعودیەش ئەزانی تۆ ئێستا ئیسرائیل ئەزانی چی لەگەڵا ئێستا فەڕەنسای لەگەڵا ئەمریکای لەگەڵا بەریتانیای لەگەڵا ئەڵمانیەشی لەگەڵا باشە ئەوانەش ئەگەر خۆیان تۆکمەکەن مەساڵحی ئەو وڵاتانە لە سعودیە هەیە لە ئیمارات هەیە لە قەتەر هەیە مەسەلەن ناکرێ ئەوانیش مەسەلەن شتێک بکەن لەسەر ئەوەی کە دیفاع لەگەلی فەڵەستین بکەن خۆ محمود عباسی ژەڵێک ئێمە ئەوە قبول ناکەین یان دیارەکە زۆرێکی ترە لە ئەعلام زۆرێکە و لە ناو کەس جورئەتیەوە ناکە نا مامۆستازانە کەس جورئەتیەوە ناکە بەرامبەر ئەو هێزە بوەستێتەوە ئەشزانن ئەم هێزە حجەتێکە بۆی بێتە منطقەکە دوایی لەوێشەوە بڕوە پێشم وتی تا هیندستانە ڕوە چۆنی ینی ئەمە دکتۆر ئەمە بۆشی کەیتەوە مەسەلە لەلایە گەڵێ من نهایەتی سەرەتای دەستپێکی کۆتایی وجودی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕوسیا لە ناوچەکە لەلایەک چۆن ئەو هێزە تا مەسەلەن هیندستانە ڕوە بە چ دلیلێک تا هیندستانە ڕوا بەس لە هیندستان کۆتایی پێیە ینی ئەم شەڕەتا ئەوێ ڕوە تا ئەوێ ئەڕوا و لە هیندستان ئەمریکا کۆتایی پێ چۆن یعنی ئەگەر مەبەستم نە ئەمریکا بسڕێتەوە ئەمریکا ناسڕێتەوە مەبەستم هێزی ئەمریکا لە ناوچەکە کۆتایی پێ شتێکت پێ ناتەوێت تەفاسیلەکە بڵێ دکتۆر یونس باسۆر ڕاشکا بووم لەگەڵت ینی ئەوە بڵێیت ینی تۆ مەسەلەن ئەوە ئەڵێ هەموو قسەیە وتن نییە کاتی خۆیە کاتی خۆی ماوەسەزانە بینەرەکانیش چاوەڕێن مەسەلەن هەندێک جار خەڵگەڵێ بە ئازوقە بکڕین لەوانەیە شەڕەکە بگاتە هەرێمی کوردستان و مەسەلەن ساڕۆخ دێ و ساڕۆخ نایە و مەسەلەن لە پڕ هەموو خەڵک ئەکەوێتە ئینزارە لەم شەو سعاتی سفر سعادیەکە و پێش ئیسرائیل سعاتی سفرەکە لێرەدا ئەندرێ ئەڵێن ئەم شەو سعادیەک ئەوە هجوومەکە دەست پێکا و هجووم بەڕی دەست پێکە ینی ئەمانە چاوەڕوان کراون هیچ شتێک مەترسیکی وانیە لەسە هەرێمی کوردستان ئەسڵە هەرێمی کوردستان شتێکی بچکۆلەیە بەنسبەت ئەو معادلە دەولیە و پێویست بە ئازوقە ناکە بەڵام ئەمە ئەڕوا ئەمە درێژە ئەکێشێ و ئەمە من ناوی ئەنێم شەڕی سەدا ناوی ئەگەر گەورەتر نەبێت لە جەنجی جیهانی دووەم بچکۆلەتر نییە ئەوەندە ئەڕوا ئەو وڵاتانی لە ناو نەخشەکەدا هەیە کام وڵاتانن کاک دکتۆر یونس بەڵێ کامانن ئەو وڵاتانە ئەم وڵاتانەی ناو نەخشەکە لەسەر ئەو ڕێگا هەیە بڵێ پێم وتی لەلایەکەوە ئەمریکایە فەڕەنسای ئەڵمانیە ئەمە لایەکن بەڵێ وایە ئەمەی تر جیهەتەکەی دیکە جیهەتی برەکسن ئەو دراوەی کە تازە دروست کراوە کە هیندستانە سینە و رووسایە و هیندە جنوب ئەفریقیا و بەرازیلیشیان لەگەڵە بەس ئەمان زۆر مهم نین ئەمە شەڕە گەورەکەیە بەس ئەمە لەکوێیکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەست پێیەکە عێراق گرێتەوە هۆکارچی ئەمریکاڵێ بە هاوڵاتی عێراقی گرتووەتەوە ئەوە نییە مامۆستازانە ئێمە بەرنامە لەسەرەوەکەی بەڵێ بەڵام هێشتا ینی مەسەلەن ساڕوخیان یا ساڕوخ بە ساڕوخکەوێتەوە مەسەلەن مەبەستەکە لەوە ئەوە خەڵک چاوەڕێ ئەوە ئەزانی چۆن عێراق لەکوێگرێتەوە عێراق ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خۆمان بەڵێ مامۆستازانە ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خۆمان شتێک نییە بە ناوی حکوومەتی عێراقی شتێکی شەکلیمان هەیە لە بەغا کە ئێران دەسەڵاتە گەورەکەی هەیە لەوێ ئێران بەڕێوەی ئەبا و حتا ئەو هینانە جموجۆڵانەی لە عێراقیش دەکرێت هیچی بەبێ ئەمری ئێران نییە
شتێ نییە بە ناوی عێراق. باش با تۆزێ بینە سەر ئەوەی کە تۆ خۆ دووتەنی 6 مانگ جارێک ئێمە ئەبدێتی کۆمەڵی بابەتەکەینەوە دکتۆر یونس مەسەلەن پێویستە ئێمە دەست بۆچی ببرێ لە بواری پەروەردە لە بوارەی خۆ تەکمیلەکردن لە بوارەی هزری قوڵیان مەسەلەن بیرکردنەوەی قوڵ بۆ تێڕوانینی قوڵ بۆ شتەکان بۆ حەدەسەکان بتوانرێت تاچی کوردی ئەوەندە ئاسانی بەلاڕێدا نەبرێ هەڵبەت هەمووی نا مەسەلەن بەشێکی وە بە خێرایی بڕیاردا و بە خێرایی بڕیارێک بدا کە ڕەنگە ئەمە کاردانەوە و مەسەلەن ڕنگدانەوەکەی بە جۆرێک بێ کە زەرەری بۆ ئایندی هەرێمی کوردستانی شەبێ چۆن ئێمە بتوانین زۆر بە ئاسانی ئەوە نەکەین تەربیەمان مەسەلەن تێفکرینمان بگۆڕین. ئەزانی من مامۆسازانە تقریبن 5-6 ساڵێک بەر لە ئێستا باسی ئەوەم کرد کە شتێک نەماوە لە کوردستان بە ناوی پەروەردە. پەروەردە لە دەستی حکوومەت نەماوە، پەروەردە لە دەستی ئیخوانەکانە. هزر و بیرکردنەوەی تاکی کۆمەڵگەی کوردی لە دەستی ئیخوانەکانە. باشە کاتی خۆی مفەکرێکی ئێرانی هەیە هات وتیە سەرۆکی حکوومەت وتی ئێوە تکایە شەڕی سەدام حوسێنتان دەکرد بۆی ئەو 4 عیمارەیە دروستکەن وتی سەدام حوسێن 100 عیمارەی بۆ دروست دەکردن وتی ئێوە پەروەردەتان لە دەستی خۆتان نەماوە پەروەردەتان فەوتاوە. سیر کە ئەمە مفەکرێکی فارسە لە تارانەوە ئەزانێ هینەکەی پەروەردەکەی تۆ لە دەستی خۆت نەماوە ئەو نازانێ یان ئەوەتەیە نایزانێ و نایەوێ بزانێ یان ئەوەتەیە احتیمالی دووەمە کە نامەوێ بیڵێ. باش چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە دەبێ حکوومەت ئیعادەی خوێندنەوە بکا لە پەروەردە ئەبێ میدیای کوردی تەنزیم بکرێتەوە بێ دووبارە خوێندنەوە بۆ میدیاکان بکرێتەوە. یعنی ئێستا میدیایەکت هەیە یەک پارچە داعشە یەک پارچە ئەفکاری توندڕۆیی و ئیبداعەکە لە گوێن. ئەم دوو چارەسەریەت هەیە پەروەردە وەزائیدە میدیا. چۆن میدیا یعنی لەکوێ مەسەلەن ئێستا هەر هەمووی خۆی پێنیشتیمانی هەمووی بەرگێچینەتەوەی لەبەرە هەمووی پێی وایە کە بابەتەکە ئەوانەی کە بانگەشەی بۆ کاکاری لەسەرەکە تەواو نیشتیمانی و نەتەوەین لەکوێ مەسەلەن بانگەشەی بۆ فکری داعشی. مامۆسازانە بڕۆ کۆمنتەکان بخوێنەوە بڵۆ هاشتاگەکان بخوێنەوە یەک پارچە داعشە یەک جەیشی گەورەت هەیە تۆ لە میدیاکانی ئیسلامی سیاسی و ئیسلامی سەلەفی و ئیخوانەکان کە بەس فکری توندڕۆیی هینەکەن فکری دژە ئینسانی فکری تەتەڕوفی وات بۆ دەکەن شتی وات بۆ دروستەکەن کە نەبووە لە تاریخی عەرەبی شتیوانیە. من لە تویتەرە نووسم والله یعنی لە عالەمی عەرەبی شتیوانیە. کورد بە درێژایی مێژوو شتیوانی نەبووە کورد دائیمەن متەسەوف بووە کورد کاتێک کە زەردەشتیش بووە کە جووش بووە کە مەسیحیش بووە کە جوو بووە کابالای هەبووە کابالا تەسەوفی یەهودیە جوانترین تەسەوفە بینی خۆت و مطلق. ئەی باشە کە بەو شێوەیە بێخۆ بەسەلەن سەلەفیەکان لە زۆربیان مەسەلەن بەشێکیان لە قوتبەکانی ناو سعودیا ئیلهام و فکر وەرەگرن مەسەلەن ئیخوانەکان دیارە ئەمانە لە ناو ئەو شەڕەدا ڕۆڵیان چییە بێ ڕۆڵیان هەر ئیدانەیە یان ڕۆڵیان هەر ئیستثمارکردنە بەو دۆخە. مامۆستازانە من ئاگام لە ئیعلامی عەرەبیە بەڵێ و ڕەفیقی نزیکم هەیە لە عالەمی عەرەبی و لە سعودی و ئەمانە لە سعودیە شتێک نەماوە بە ناوی وەهابی لە مەسڕیش سیسی شتێکی نەهێش بە ناوی ئیخوان ئەوەی هەیە کوردەکەی تازە بە تازە دوای ئەمە ئەکەوێ کوردەکەی تازە بە تازە لە تاریخەژیە کە بەداخەوە حکوومەت لەسەرەوە بێدەنگە ئینجا حکوومەت بۆ بێدەنگە ئایا ئەوێ خەڵکەکە هەروە لار بڕوە یا ئەوێ خەڵکەکە بێدەنگ بێ ئەویش خەریکی گەندەڵیەکانی خۆی بێ الله ئەعلەم. زۆر باش کەواتە دکتۆر یونس بۆ ئەوەی کە ئێمە ئەوانە نەهێڵین ئەو پەروەردە و ئەو ڕاگەیانە لەکوێوە دەست پێیەکە بە یاسایە بە بابەتێکی نیشتیمانیە بیرمە جارێک بەرنمەیەکمان کرد وتت ئەبێ تاچی کوردی تێبگا خاک لە پێشترە لە ئاین
مثلا زمان لە پێشتر لە ئاین وایە دروستم بوت مثلا ئەم تێگەیشتانە چۆن دروست بکرێت چۆن تەنزیم بکرێت هەڵبەتە مەبەست لە کەمکردنەوەی بەها پیرۆز و مەسەلە دینیەکان نییە بەڵکو بە مەسەلەکە لێرە ئەوەیە کە تۆ بزانی چۆن تەوزیفی ئەو بابەتە ئەەکەی ئەگەر تەفاسیلی ئەوم دەیتی مامۆسەزانە ئەوەلەن ئەبێ حکوومەت نیازی هەبێ ئەبێ جدیبی لەسەر شتەکە جا ئەیکەیتە ڕێنمایی ئەیکەیتە قانون ئەمە هیچی مهم نییە بەڵام نیەتەکە دەبێ هەبێ کە نییە بەداخەوە تا ئیمڕۆ ئەو نیەتە نییە لە لای حکوومەتی هەرێم و ئەمە خەم نییە بەلای ئەوەوە حیچیشی بەلاوە گرنگ نییە ئەو خەڵکە بەڵەو چێوە دەچێ یان چی بەسەرێ بەسە پەروەردەیان میدیاکەوت باشە کەواتە بۆ ئەوەی کە خەڵکەکە تا ڕادێک لە مەسلەی سیاسی دوورکەوێتەوە لە مەسلەی تەحلیلاتی سیاسی دوورکەوێتەوە بەڵکو تەحلیلاتێکی فکری هەبێ بۆ بابەتە دەبێت چی بکرێت دکتۆر یونس یعنی مەسەلەن ئێستا ئێمە لەپڕ هەمومان چاوەڕێی جەنگی ئیسرائیل و فەڵەستین مەسەل لە ماوەی ڕابردوو تەحلیلی گەورە لە سۆشیال میدیا پڕ بوو لەسەر شەڕی رووسیا و ئۆکرانیا ینی ئێمە بووین بە هاوڵاتیەکی بەکارهێنراوی ڕۆبۆتی تا ڕادەیەکی زۆر ئەمانە مەترسی گەورەنین بەڕاستی ئەزانی چۆنە مشکلەی خەڵکی ئێمە ئێستا هەمووی بۆتە سیاسی یعنی تۆ باخچەوانێک هێنی باسی سیاسەتی جۆ بایدنە بۆکە لە هیچ دنیا شتیوانەیە مامۆسەزانە خەڵکێکی تایبەت لەسەر سیاست قسە دەکا خەڵک خەریکی ژیانی خۆیەتی ئەبێ ئیعادەی ئەو پەروەردە بکرێتەوە کە خەڵک ژیانی خۆی بکە سیاسەتی ئیسرائیلی تۆ نییە و تۆ هیچیش پێ ناکرێ وەڵا قودس کێشەی منە من دژی ئیسرائیلم بۆ جیهاد با بە تۆ نانە نییە تۆ نەوتە نییە بەیانی سەرمادێ باش ئایندەی تێڕوانینی خەڵک لە هەرێمی کوردستان گەنج جیلی تازە لە دەستی فکرێکی هاوردەکراوە یان لە دەستی فکرێکی نیشتیمانی و نەتەوەیدایە نا من ئایندەی نەوەی داهاتوونە من بن بەگەشت ئەوەی ئێستا هەیە ئەوەی ئەمانەی مەوالی ئەوەی ئێستا هەیە وێرانەیە بەس ئەم نەوەی کە دێتن نا جیلێکی خوێنەوارە جیلێکە بیرەکاتەوە جیلێکە ڕەخنە ئەگرێ جیلێکە گوێ لە دەنگی جیاواز ئەگرێ خاصان دوای 2000ەکە نەتوانراوە تەحەکومی پێوە بکرێ مەسەلەن ئەوەی کە پێ وترێ فکری خوانی یان وەهابی یان سەلەفی یان سۆفیان چی ئەوانە ئەمە ئیشی حکوومەتە ئەمە پرۆژاتی گەورەیە کە دەبێ بکرێ کە من یەکێکم لەو جنگاوەرانەی یعنی زەحیم بە حیاتی خۆمدایە 2000 ویستیانە بمکوژن ئێمە ئەیکەین بەڵام حکوومەت لەگەڵمان نییە و نایەوێ بیکە ئایندەی ئەوەیان ئەوەتەیە بۆ گەمژاندنی خەڵکە یان ئەش ئەوەتەیە بۆی خەڵکەکە بێدەنگ بکە باشە ئەو جەنگانی ئێوە ئەو شەڕی ئێوەکەی بەڕێزت کێکێکی لەوانی کە باسەکەیت و خۆت بووە قوربانی مەسەلەن ئەوەی شاڵار سەلامەتە بی ینی نابێ قوربانی بەڵام لە ڕوا لە فۆرمەوە هێشتا بنەزانم زۆر پەلامارە دەری بەڵام ئەوەی کە ئێوە ئەتانوێ بیکەن ئەتانوێت ئایندەکە بەرەو کوێ بێ سوکانەکە بەرەو کوێ بێ یان ئیتیجاهی کەشتێکە بەرەو کوێ بێ لە ڕووی پەروەردە و فکرەوە مامۆسەزانە شەڕی ڕۆشنگەری شەڕێکی ئیمڕۆ دوێنێ نییە ئەم شەڕە بە درێژایی شارستانیەتەکان هەبووە هەر لە سۆمەر و بابل و ئەکەد و ئاشور و مایە هەبووە و کۆتاییەکەشی ئەمەی لە ئەوروپا کرا کە ڤۆڵتێر و ژان ژاک ڕۆسۆ دۆڵبا کردیان کە هەمووشیان ژیانی خۆیان بەسەدانا و سپینۆزازێک لەوانە بوو ئەم شەڕە ئێمە ئەمانەوێ بڵین کاکە ئەم ڕێگایە تاریکە ئەوە مۆمێکت بەمێ ئەوە چرایەکت بەمێ تکایە پێشخۆت ببینە پێشخۆت ببینە با خەڵک دەستێ نەگرێ بڵێ چاوە بنووقێنە ئەو بەم مۆمێکە ئەیدەی چرایەکە ئەی بەخشی
و ڕۆشنگەری جگە لە قوربانی هیچ شتێکی دیکە ئیسیفادە نییە. من خەڵکی زۆر هین ئەڵێ تۆ تکایە تۆ مخابەڕاتی ئەوروپی و ئەمریکی و شتانە لە پشت نییە. با بە مخابەڕاتی چی خۆ منەوە خۆدم منە ناسی بەس قوربانیمانەوە قوربانی شێی وا باوەڕمان پێێتی باوەڕمان بە ڕۆشنگەریە. ئەزانی بۆ ماوە سەزانە بۆی بەیانی مناڵەکەی من و تۆ مناڵێکی هین نەبێتن چاویلکەی ڕەشی بکەنە سەر. ئێستا وایە بۆ جیلێکە ئێستا مناڵێک بێ بیر بکاتەوە. ئێستا بۆ خەڵکەی بەشێک لەو خەڵکی ئێستا وایە یعنی چاویلکەیەکی ڕەش کراوەتە چاوی دەمامکی ڕەش کراوەتە سەری هەموو تاکێک لە چ ڕوێکەوە زیاتر. ئەمە بە بەرنامە کراوە، ئەمە بە منەظەم کراوە، ئەمە دەستی دەرەچی وڵاتانی دیکەی لە پشتایە. کەواتە دکتۆر فەرهاد پیربان ڕاستی کردەوەی کە لە بۆ ڕۆدانی کوڕم نووسیەتی لە 2007 نازان بینی وڵایی نازان فەرهاد چی بۆ نووسیوە نازانم. بەڵام واقعەکە ئەوەیە کە واقعێکی تاڵە و ئەمە خەمێکە ئەبێ مشوری بخورێ. باشە بەڕێز دوزار باسیەوەت کردوتە ئێمە نەوتمان نییە نانمان نییە مەسەلەن خۆمان هەژارین بەڵام لە هەمووی کارەساتر نەبوونی پاشخانێکی فکری بەهێز کارەساتێکی گەورەتر نییە بۆ ئایندە؟ نا ئەزانی چۆنە کە پەروەردەکە هەبێ کە فکر و هیزرەکە هەبێتن ئەوەی تریش ئەبێ نانەکەش ئەبێ بەڵام کە فکر و هیزرەکە نەبێ پەروەردەکە نەبێ نانەکەش نابێ. باش دکتۆر یونس ئێستا ئەوەی کە جارێکی تر ئەو چەند خولەکەی ماومە بێمەوە سەر ئەو بابەتە کە هەیە بەشێکی تۆ برینداریەکەی لە مەوزوعە سیاسیەکە پێت وایە مەسەلەن ئەگەر جەنگەکە گەورەتر بێ ماڵوێرانی و قوربانیەکان لە غەزە گەورەتر بێ مەسەلەن سەوای لێ هاتووە هەتا حەماس دوو ساڕۆخ یان دوو گڕادەنێ بە ئیسرائیلەوە دنیایەک بە تەکنۆلۆژیای پێشکەوت و ساڕۆخ خێندرێ بە بیناکانی غەزە و بە خەڵکی بێتاوان و ئەمانەوە. پێت وایە هیچ دەنگێکی لێبێ پێت وایە مەسەلەن ئەگەر قوربانیەکان دە ئەوەندەش گەورەتر بن هیچ دەنگێکی هیچ ویژدانێک بەڵام داخلی سیاست بێ داخلی هەڵوێستێکی بەهێزی وڵاتێکی عەرەبی بێ لێ بکەوێتەوە؟ ماوە سەزانە من پێم وتم شەڕەکە زۆر لەوە گەورەترە کە خەڵک تەسەوڕیەکە لەوەی شەڕێکی مەذهبی یا ئاینی بێتن و وڵاتانیش تێگەن کە شەڕەکە چۆنە و پروشتی ئاگرەکەش ئەگاتە کوێ هەچ کەسێک نووزەی لێوە بێتن بۆیە نا بەردەوامە بێ ئەمە هینی شەکەم هیوادارم ڕێیەکەم غەڵەت بێ هیوادارم وانە بێ. ئەو وڵاتانەی تر مەسەلەن ئۆکۆڵی هند و مەسەلەن سین و ئەوانە ڕۆڵیان چی ئەبێ تەنها ئەوان لە پلانی خۆیان لا نادەن بە وردی ئەڕۆن لە بواری اقتصاد و لە بواری مۆنۆپۆلکردنی اقتصادی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە و کۆی کە ئێستا دەستی پێ کردووە و هەنگاوی گەورەی بڕیوە. ئەزایی چۆنە ئێمە لە فەلسفەی سیاسی شتێکمان هەیە ئێستا بە ناوی ئەوەی پێڵێن شەڕی بەبری گرتە یعنی حربی وەکالە خۆی نایکە بە کەسێکی دیکە ئەیکا بە دەستی خۆی نایکە بەڵام دەستێکی دیکە دەیکا بەڵام نیازەکە ئیرادەکە تەفکیرەکە بیرکردنەوەکە پلانەکە هی خۆیەتی ئێستا ئەمە دەگوزارێت لە جیهانە. بەڵێ دوا پێیان و دوا سەرنجی بەڕێز دکتۆر یونس ڕاوی لەو بارەوەگە پرسیارێکە بێنم کردبێ هەرچەندە پێما بێم بەرنامەیەم زۆر پرسیار من ئانا مامۆستازانە خۆشحاڵ بووم. وەڵام من هینێکم هەیە پرۆژەیەکم هەیە بۆ کورسات دوایی ئەیگەینمە دەسر. کورسات کاتێک کورسات کەناڵ بوو کەناڵ نەبوو لە کوردستان کورسات کە مام جەلال ئیفتیتاحیەکە ئەڵێ دەبێ ئەمە مینبەرێک بێ بۆ هەمووان مینبەرێک بێ بۆ ڕۆشنگەری دوایی پلانەکە گەینمە دەسە. ئێمە بە خۆشحاڵیەوە پێشوازی لەکەین و دەستخۆشی لەکەین گرنگەوەیەوە مینبەرێک بێ بۆ هەموو بیر و ڕاجیاوازەکە. ڕێز و خۆشەویستی سپاس بۆ بەڕێز ڕێز و خۆشەویستی حتمەن هەروە بووە سپاس بۆ دکتۆر یونس ڕاوی نووسەر و توێژەر سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست
لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بخواتانە